کاک عومەر چۆنی؟ سەرچاوی من زۆر سوپاس مەمنونم. باش کاک عومەر. زۆر سوپاس مەمنونم بەڕێزی چۆنی ئەحواڵت باشی؟ سپاس کاک عومەر. کاک عومەرە تو کاتژەر لقی پارتی لە ئەوروپاوە نییە؟ بەڵێ کاک عومەرە بەڵێ کەرم کە ئەمە ڕۆژنامە نووسین پرسیارێکمان هەیە ئەگەر جوابمان دەیەوە بەڵێ کەرم کە وەڵای ماوەیەکە دەبینین ئێرهاب لە ئەوروپای زۆر بووە لە بەرامبەر ڕەخنەگرەکانی پارتی. باشەوەهۆی چییە؟ هەموو پەنجەی تۆمەتیشۆ ئێوە ڕادەکێشێ. یعنی وەڵا من نەمبیستوە شتێکی وا بقەومێ لە ئەوروپا. چۆن هەوڵی سوستاندنی ماڵی مەکی ئامێدی درا بە زیندیتی، هەوڵی تیرۆری قادر نادردرا لە بەردەم ماڵەکەی خۆی، هەوڵی تیرۆری ئازاردانی ڕەنزەرگراوی کرا. ڕاچیە لەسەوە؟ وەڵی من هیچ ڕایەکی نییە و من ئاگام لێ نییە شتی وا بقەومێ لە ئەوروپا. من ئێستاش لە کوردستانم ماوەیەکی درێژە لە کوردستانم بەڕاستی. ئەزانم لە کۆنگرن بەزە شتانە هەمووی چەند مانگێک لەمەوبەر ڕوویدایە. باشە تو ئیدانە دەکەی ئیدانەی تیرۆر و ئڕهاب دەکەن لە ئەوروپا بەرامبەر ئەو چالاکوانە کوردانە؟ من 100% دژی ئێرهابی هەر شتێکم، دژی ترساندنی هەر شتێکم. ئەو شتانە نابێ بکرێ بەڕاستی بەرامبەری مرۆڤ. ئەوجا دژی پارتی بێت، دژی یەکەتی بێت، دژی مرۆڤێک بێ، حتا دژی حیوانێک بێت. من دژی هەر شتێکم کە ئینسان زەختی لێ بگرێ یان ئەوە بێ لە بەرامبەردا نابێ کە خەلکانی تریش بێڕێزی بەرامبەر خەلک بکەن. یعنی کەس نە ئەوانەی کە تۆ دەڵێ تیرۆر بەرامبەریان کردووە، نە ئەوانەی کە دەڵێ تیرۆریان کردووە، هەردووکیان من باش نابینم کە شتێکی وا بکرێ. بەڵام تۆ ئێستا جەنابەت من ئێستا گوێنێکت پێ بدەم، تۆ کاردانات دەبێت بەرامبەری من. بەس گوێن پێت بدەم کاک عومەر، ینی دەکرێت لە ئاخافتن لە لایڤێک لە نووسینێک کەم و کورتی هەبێ، زانیاریەکان نادروست بن. بەس ئەوەمانەیەوە نییە پەنا بۆ تیرۆر بەبردرێەوە نییە. تیرۆر تاوانە، قسەکردن تاوانە. یانی ئەوە شتەشی جوانە، هیوادارم هەر بە عەمەلی وابن. بەس من جێم لێ نەبووە کەسانێک لە ئەوروپا کەسانێکی تر کوشت بێت. نەکوژە، بەس هەوڵ درا کاک عومەر بەقول بەڵێ بەڵێ ئەم بەخۆم یەک لەوانم مناوم قادر نادرا هاتن لە دوو کەس بەڵێ خۆت شکایەت بکە بەرە لە وڵاتێکی ئەوروپی و لەناو شکایەتمان کردیە، دوکۆمنتیشمان زۆر کۆکردەوە. بەس قەزدم لەوە دێ ئەو 5-6 مانگەی لە دوای ئەوەی کە سەرۆک وەزیرانی هەرێم هاتە لەندەن، ئەو حاڵەتە گەلک زۆر بووە لە بەرامبەر هەمومان. ئەوە هەموو پەنجەی تاوانەکان بە پێی زانیاریەکان لۆ ئێوە ڕادەکێشێ. مەسەن هەوڵی سوتاندنی ماڵی مەکی ئامێدی درا کاک عومەر، بە زیندیتی بە شەو بە سوتفە ئەوە لە میدیا باس کرا. توکو کارجەر لقەچی پارتی ئاگاداری ئەو شتەنی کاک عومەر؟ هەراسەر من اعتراف بەوە ناکەم، من باوەڕ ناکەم کەس هەوڵی سوتاندنی ماڵ یعنی سوتاندنی ئەم بەخۆم ڤیدیۆکەم دیتیە، ئەم بەخۆم ڤیدیۆکەم دیتیەوە بڕاو کاک عومەر. یعنی داعش بەڵێ کاک عومەر، داعش لە ئەوروپا شتی وای کردیە بنمون. ئەمن خۆ ناڵێم 100% پارتیە، من ئەڵێم ڕوبەڕووی مەکی ئامێدی ئەوە بوو هەوڵی سوتاندنی ماڵەکەیاندا. ئەم بەخۆم بە ڤیدیۆکەم دیتیەوە، بەس لەبەر ئەمنی ناکرێ. بەس تو نازانی کێ هەکە حتا ئاگر تێبەردا بێت کێ تێبەرداوە وە قادرانی پارتی ئەوەی من دەناسم لە ئەوروپا برادری منن لە ئاستێکی ئەوەندە بەرزان کە بەڕاستی ئەوەیان نییە، یعنی لە ئاستی ئەوەندا نییە کە بڕۆن یان بە یەکێک بڕۆ ماڵی فلانە کەس بسۆتێنە. ئەمن خۆ نەمگوتیە 100%. بەس کاک عومەر یەک پرسیارەیە، مەکی ئامێدی چێ؟ ئەگەر مەکی ئامێدی دژمنانی تر هەبێت ئێمە علاقەتمان پێوە نییە. پێ دوایە مەکی ئامێدی دژمنکاری لەگە چێ هەیە؟
تو چون دەزانی ئێستا من دژمنکاریم هەیە یان نە نا من بسیار لێکم ئێستا ئەمن بۆ خۆم هاتن لە بەردەم ماڵەوە یعنی چی کێشەم نەبوو 21 ساڵە لەو ئەوروپایم کێشەم لەگە یەک کەس نییە لە پۆلیس هەموو کێشەکانی مە ڕەخ نەگرتنە دوو کەس دەنێرن مەسەرەن پێشتر تەحزیر دەکرێن لێتان قبول ناکەین وا دەکەین دوای ئەو شتێک ڕوو دەدا یعنی هەست پێ دەکەی سیاسیە و ئەمە سیاسی خۆ قابل حکوومەت سوید نایە لێماندا وەنیا ئەمنی سوید و دەستگای هەواڵگرینیە یعنی ئەمە ڕەخنە دەگرین دەمانەوێت نیشتیمانەکەمان جوان بی چاکسازی بکرێ ڕەوش بگۆڕێ سیستەمەکی عەدالەت بێت بۆ خۆت لە ئەوروپای ئەمە دەمانەوە بی بەدەو قسە دەکەین کاک عومەر ڕەخنە دەگرین تێم دەگەی مەرج نییە ڕەخنەکانمان 100% تەواوی بەس گرنگ وەسیلەک چی مەدەنیە کار و چالاکی دەکەین ئەو پەڕی هێلکە داوێشتێ باشە کو دەکرێ ئەو مۆدیلەی شەرق بگوازرێتەوە ئەوروپا لێرە هەوڵی تیرۆر بدرێ بەڵێ بەسەر چاو کاک عومەر فەرموو بەڕێزی کاکە ڕەخنە لە پارتی دەگرێت باور بکە ئێمەی پارتی ئەوە بۆ بڵاوکردنەوەیە کاک عومەر ها کاک عومەر بڵاو دەکەمەوە بەڵێ فەرموو بەڵێ تولین تانم دەڵێ بۆ بەڵاوکردنەوەی بەڵام کێشە نییە بەڵێ دەزانی چۆنە ئەوەی جەنابەت ڕەخنە لە پارتی دەگیری ئێمەی پارتی یعنی هەگەر بما نوێشتێکی وا بەسەرماندانەیە یان کەسانێکی وەکو بڵێ تیرۆر دەکەن دەبێ ئێمە بین لەبەر دەرگای ئێوە دوو کەس دابرێن واوەی کەس ئەوە کە جەنابەت دەڵێ تیرۆرت نەکرد چونکە خەڵکانێک هەیە پارتیان ناوێت پارتی ڕۆژ بە ڕۆژ پێش دەکەوێت دەنگەکانی زیاد دەبن پارتی تەنها پارتیە کە ئاڵای نەتەوەی هەلگرتووە لە هەر چوار پارچەی کوردستان خەلکچاویان پێ هەڵ نایە ئەوجا تو ڕەخنێک لە پارتی بگیری لایەنێکی تر دێت و ئەوەی ناوی پارتی پیس بکات دێت ئەزیەتی تۆ دەدات ئەمە دەبێ ئێوە ئەلۆ هەر کەسێک و ڕەخنێک لە پارتی گرت ئێمە بچین وەکو پۆلیس لە بەردەرگای ڕابۆستین بۆ ئەوەی کەس هیچی لێ نەکات کەس هیچی پێ ناڵێت ئەمە ئیشێکی زەحمەتە بەڵام دڵنیات دەکەمەوە پارتی شتی وا ناکات پارتی شتی خراپ ناکات تو جوێن بدە تو چ دەکەی بیکە ئەوە تو ئاستی خود نیشانە دەی تو ڕەخنێک دەگیری بەڵگەت نییە ئاستی خود نیشان دە نەباسی جەنابەت دەکەم باسی هەموو ئەو کەسانەی ڕەخنە دەگیرن بەڵێ بەس کاک عومەر ئەگەر لە بەڵێ چاوی من سپاس بەس کاک عومەر باشەوە دامانە لە ئەوروپای ئەوە نینە لە دهۆک و بادینان و لە هەولێر خۆستا پارتی باڵادەسە چەند کەس تیرۆر کرا و چەند کەسیش درادادگا خۆوە ئەوروپا لێگەڕێن دیار نییە مەجهولە بەس لە دهۆک ناوی چەند کەس کاک عومەر دەڵێم ئەوە ئەوروپا مەسەلەن پارتی حاکمی ئەوروپای نییە تەنیا گومانە لەسەرەوەی ئەوانە ڕەخنەگری پارتین و ڕەخنەگرن یعنی ڕەخنەگر ئەو دێت بۆ خۆت لە ئەوروپای ئۆپۆزیسیۆن هەربایە بەس خۆ لەو کوردستانەی بە سەدان کەس تیرۆر کرایە لەو دهۆکەی 400 کەس تیرۆر کرایە لە نۆتیەکەوە چەند کەس ببوورە تخوا کاک عومەر بەڵێ من ناوم قادر نادرا لەو دوو هۆکەی ناوی عەزەکەی بیسیە کرد ئێستا لەو دەژمێرم کە لە دهۆک تیرۆر کراینا هەر لەو چۆن ساڵی کەس نەدرایتە دادگا بۆ خۆشت دەزانی بەڵام یەکەش کاکە دیتت عەقید هاوکار تیرۆر کرا بە 24 سەعاتی درا دادگی هەموو شتەکان کەشف بوو باشە خۆگە لە ئەوروپاش پارتی تیرۆر ناکە خۆ لە کوردستان زۆری کردیە خۆ کۆمەڵکوژی کردیەی سوورچیەکان کرا خۆ کۆمەڵکوژی زۆر شت کرا پارتی وێچێتی ئەدی کۆمنتارە لەوەی چییە؟ بەڵێ ئەوەی بزانە ئەو بابەتە نابێ پرسیار لە من من لە کوردستان هیچ نازانم من لە کوردستان ئەوەی دەزانم مەحکەمە هەیە دادگا هەیە محامی هەیە هەموو شتێک هەیە ئەوەی تعداڵێ بگرێ کام لایەن تعدا لە مرۆڤێک بکات ئەتوانیت بچیتە دادگا محامی باشترین محامی بخۆی بگیرێت و ئیشی خۆی جێبەجێ بکات ئەوەی ئەوروپا جەنابەت من کرد من وەڵامت دامەوە زۆر ڕێزم لە جەنابەت
جارێکی تریش ڕێزت لێ دەگرم و لێرە سپاس دەکەم بەڵێ ئەم بابەتە کۆتایی پێبینی چونکە من ناتوانم بە بەردەوام 24 ساعت قسە بکەم لەگەڵ جەنابەت ئێستاوە من گەیشتیمە جێگایەک باور بکە ئەمە 6-7 دقیقە لەبەر دەرگا ڕاوستام خەڵکانی تر لە ژوورەوە ئەنتیزاری من دەکەن باشە کاک عومەر ئەم سوپاس دەکەم ئەمە بە ڕێزەوە گفتوگۆ لەگەیەک دەکەی بە کاک ئەنوەر مەسیفیش بڵێ بابە خۆش نییە و مەسوولتانە قەپات دەکات لە سەرمان ئەمە ئاوە گفتوگۆ دەکەین خۆ قابلە ئێرهاب ناکەین گفتوگۆ دەکەین سوپاس دەکەم کاک عومەر بەڵێ باوەڕ بکەێت ڕۆژانە قسە لەگەڵ من بکەی من کێشم نییە نمونەت زۆر بێ کاک عومەر ئەمە بە هەموو حاڵەتێک هاو زمانین هۆردوو لە ئەتوت لە سەنگەرە چی ئەم لە سەنگەرش کەم بەس ئەمە بە ڕێزەوە گفتوگۆ دەکەین بە هیوادارم کادری پارتی لە نمونەی ئەنوەر مەسیفی تەلەفۆن قەپات نەکەن لە سەرمان گفتوگۆ دەکەین ئەوانە بەرپرسی حزبینە ئیجبارن جوابیت خەڵک بدەنەوە وەنیا قادر هەر کەسێک و تەحملی مەسئولیەتی خۆی دەکات بەزەوە مەسئولتانە مەسئول کاک ئەنوەر کاک عومەر بە قوربان ئەوە مەسئولی ئەوروپایە نوێنەری پارتیە لە ئەوروپا بە تووشەوە وانە دەبی لەگە خەڵکی معارض ئەمە بە کاک عومەر توخایە قەوس ئەنگۆ دەڵێن ئەنگۆ تەشهیرمان پێ دەکەن ئەوە من دێم بە خۆم دێم لە دەرکەتان دەدەم دەن وەرە کاکە وەرە با گفتوگۆ بکەین وەرن بە ڕێزەوە بەبێ ئەوەی هەردوو لامان ئێستا بەبێ تەشهیر بێ بکەین باشە بۆ هەڵدێن بۆ وەکوتو بە ڕێزەوە ئاوە ڕێی خۆی نادا و تەواو خۆک نە کەسمان تەشهیرمان بێ کرد هەردووکمان ڕێی خۆمان دەربڕی وەنیە مۆدی لەشی جوان بەڵێ قادر تو سێ برادرت هەیە تاکید لەو شارە برادر بەڵێ ئەتوو و یەک برادری خۆت وەکو یەکن 100% نانە بەس لە دنیا هەر کەسێک و بە ڕەنگێک فکر دەکات هەر کەسێک و ئاستێکی ڕەوشەنبیری خۆی هەیە هەر کەسێک و ڕێزگرتن لە بەرامبەرەکەی بە شێوەیەکی تەحلیل دەکات و دەیکات بەزانگۆ حزب جارێکی تریش قسەت لەگەڵ من کرد کاک نادر من حەز ناکەم ناوی کەس بدی نەوەی کە حەزی لە منە و نە ناوی ئەوی بێنە کە حەزی لە من نییە بەس کاک عومەر ببوورە قەتعیت دەکەم بەس کاک عومەر ئەمن قسە لەگە تو وەکو عومەر زاوێتەی ناکەم تۆ کارژەرلقی پارتی کاک ئەنوەر مەسیفی کاک بەهەجەت مەسیفی ئەنگۆ هەموو تەمسیلی حزبێک دەکەن یعنی شتەکە پریڤات نییە شتی حزبیە بە قوربان وانیا یعنی ئەنگۆ نوێنەری پارتین لە ئەوروپا یعنی من کێشەی شەخسیمان لەگە کەستان نییە ئەمە وانیا مەقسەدم من ناتوانم لە جێگە بەس دەبی بە مەسئولی حزبەکەت بڵێ خەڵک تەلەفۆنت لۆ دەکا چۆنە بێ چۆن لە جاتی ئەوە قسە بکەم ناتوانم بەس ئەڵێ من وەکو نمونە هێنامەوە کاک عومەر ئەڵێم هیوادارم وەکو تو گفتوگۆ بکەن تەلەفۆن دانەخان یعنی ئەم خۆ تەشیرم بەوانیش نەکردێت تەلەفۆن داخستن شتەشی جوانیە وەنیە هەر ئەوەندە دەڵێم نمونەت وەکو تو بابێن ئاوا هەر کەسە ناڵێن ئەمە تەشیر دەکەن ئێکاکە ئەوە دێن ڕێی خۆمان دەدەین دەگەینە گفتوگۆیەک با خەتش بڕیار بدە سوپاس کاک عومەر با کاتت نەگرم سوپاست دەکەم کە جواب بدەم زۆر سوپاس حەز دەکەم یەک قسە بڵێم و تو وەڵامی من نەدەوە بەڵێ من هەموو هەوڵ خۆم دەدەم نە مرۆڤی نۆرمال بکەم بە پارتی مرۆڤی وەکو قادر نادر قەنەعەتی پێبێنم بیکەم بە پارتی ئەمە واجبی منە وەکو کاری حزبی ئەوە دەگەڕێت سەر ڕەفتارتان چەند ڕەفتارتان واز لە مەسەلەن کاری ئەرهاب بهێندرێ خۆ ئەمە خۆ دوژمن کاریمان نییە لەگە هیچ حزبەچ ئەمە ڕەفتارەوەمان لێ دەکە خۆ بەعسیش خەڵک لۆ زدی بوو وەنیان لەبەرەوەی ڕەفتاری ئەو بوو باشە کاک عومەر با کاتت نەگرم سپاس بۆ وەڵام کاتت خۆش کاگەنوەر چۆنی باش کاگەنوەر باش کاگەنوەر سپاس ڕێستەیە کاگەنوەر وڵا یەک دوو پرسیارمان هەبوو ئەگەر بە هیوام قەپات نەکەی
کاگەنوەر سوپاست دەکەم کاگەنوەر ئەستا تو بەرپرسی پارتی لە ئەوروپای وەنیە جێم لێتە کاگەنوەر جێم لێتە کاگەنوەر ئەوە بۆی دەکەینەوە دووبارە کاگەنوەر مەسیفی خسرۆ چۆنی؟ ممنون سپاس دەکەم حواڵی جەنابەت. سپاس ڕێستی ئەتوو بەرپرسی پارتی لە ئەوروپا وەنیە لە بەریتانیا؟ نەوەڵڵا. ئەی چی پلە چییە؟ ئای برادرە چکەیە من لە ئەڵمانیام. لە ئەلمانیا ڕقەمی لەندەنت چۆنە؟ گرنگ بەرپرسێکی پارتی کێشە نییە کاک خەسرۆ وانە؟ طبعا کاک خەسرۆ من ناوم قادر نادرە بە هیوام تەلەفۆنەکەش گفتوگۆیە بکەین هەندە قسە و باس بکەین. وەڵی بمبورە ئەگەر جارێککە قسە بکەینەوە چکە من لە سەفەرم شوێنەکەم خراپە ناتوانم قسە بکەم لە کوردستانم. کاک خەسرۆ ئەو چیە من دەکەم لە تازیەمە سەیارەداژۆم میوانداریمە سەفەرم